شوێنێکی وەکو کەرکووک نەکرد بە کوردستانی نازانن بەڵکو بە پشت لە عەرەبستانی ێزا سونە هەتا ئەم لەحظەیەش ئامادەی هیچ دانوستانێ یاخود هیچ سەلماندنی هیچ جۆرە مافێکی ئێمەنی دەبێت و ئەو هەرێمی سونەی لە عێراق دروستەبێت ئیمتیداد کا بۆ دیالە بە بڕای من کێشەکەی ئێستاکەی ئێمە کە پەیوەندی بە مادەی سەوت لەوێ ئەو کاتە دەبێتە دوو کێشە کێشەیەکیان لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵە کە هێشتا یەکلات دەکرێتەوە کێشەی دووەمیشیان لەگەڵ هەرێمێکی سونەیەک لەسەر ئەو مستەنقەکاتانی کە هیچ شەریکەکان هەیەە ئەگەر لەسەر مادەی سەوتمان کردایە بە بڕای من ئێستاکە زۆر هەنگاوی باشی ناوە دکتۆر عەلی وەردیاڵێت عەرەبی عێراقی لە کاتی بێهێزیدا واژۆ لەسەر هەموو شتێکەکە بەڵام کە بازووی بەهێز و ئەستور بوو واژۆی خۆی ناناسێتەوە ئایا ئێوەی کورد لە بەغا تا چەندە سووتان لەم قسەیە وەرگرتووە دەسەڵاتداری کورد لە بەغدا بەداخەوە نە خطابێکی یەکگرتویان نییە خطابەکانیان و هەنگاوەکانیان دژ بە یەکتریشە تۆ ئامادە نەبی یەک جاریش بچی بۆ بەغدا لەگەڵ ئەم سەرانەی بەغدا دابنیشی کێشە چارە نووسازەکانی کورد چارەسەر بکەی بەڵام هەموو ڕۆژە پێیەکە لە تورکیا بێ تورکیایە کە تا ئێستا لە دەستورەکەی وشەی کورد مەمنوعە. بەرنامەی بەکراوەی شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.